چەند جێگاوێتی من حەزەکەم لە کەرکوو ببینێت. مۆکو گروپی ئەوشاری گەنجان بێمان باش بوو سەردانی مەزارگەی هونەرمەندی کۆچکورد و سابیر کوردستانی بکەین کە دیارە هونەرمەندی گەورەی کورد سابیر کوردستانی لەناو هونەری کوردیدا خزمەتێکی زۆری کورد کردووە و خزمەتێکی زۆری هونەری کورد کردو بە تایبەتیش ئەوەی کە وەسێتیشی کردو کە بێتەوە لە کەرکووک بنێژرێ و ئێمە ژۆک و ڕێزێک و تایبەتمەندیەکی خۆمان پێمان باش و سەردانی بکەین تاوەکو بە نرخی کۆچکردووی سابیر کوردستانی بنرخێنی.